مارکێتێکی خۆراکە لە ئامادەکاریما بۆ ئەنجامدانی ئەم بەرنمەیە دروستکردنی ئەم بەرنمەیە بەخشینی زانیاری بە ئێوە سوێن بەخوای گەورە دڵم سووتا بە خەڵکی ئەم وڵاتە لەبەرەوەی بیهێنەرە بەر چاوت لە شیری مناڵ هەستیارترین شتە چونکە مناڵ لە ساواییەوە لە لەدایک بوونەوە لەو کاتێک کە دەمەکاتەوە و شیرە خوات و هەتاوەکو تەمەنی مێرد منداڵی هەرچی ئەخوات ئەمە سەیڤە بێت داتا ئەبێ ئەگەر شتی باش بخوا لەشێکی پتەوی ئەبێت عقلێکی کارای ئەبێ هێز و وزە و توانە و بازوویەکی تەندروستیە بێ بەڵام بەداخەوەیڵم بیان نەبەر چاوتان لە 42 کۆمپانیا کە شیر هێنێ بۆ ئەم وڵاتە چواریان مۆڵەتی وەزارەتی تەندروستیان هەیە مۆڵەتەکانی وەزارەتی تەندروستیش چۆنە درێن ئەمەش بۆ خۆی هێمای پرسیاری لەسرە بەتەنیا ئەوە نا زۆر شتی تر ئەوە دکتۆر نیگایە پسپۆری خۆراک ئەوەش کاک لەشکر حەمیدە ئەندازیاری خۆراک خۆشحاڵم کە ئەمڕۆ لە ڕووداون و لەگەڵمان بەبینەرانم وت من کە توێژینەوەمە کرد لەسەر ئەم بەرنمەیە دڵمە سووتا حاڵی دڵی تۆ چۆنە کە ئەبێ شیر بنووسی ڕۆژانە بۆ مناڵی ئەم وڵاتە وڵی زۆر جێگەی داخە بەجددی یانی دایکوەکانیان ئێمە وەکەوەی جێگەی سقی ئەوانین جێگی ئەلێتە پرسن دکتۆرە شیرە باشە نازانانی چۆن وڵامیان بێتەوە چکە بازار ئەنوا عشقاڵی تیانی ئەوە ناوی شیرەکان زۆر بۆ کە ئێمە ناتوانین ناوەکانیشیان لەبەرکەین وجا ئەوەی چیتیانە ئەی هەروە خەڵکە بینم سەدرریەکی دکتۆر لەبەرەکاو بە ئارەزوی خۆی ڕکلامەکات تۆ سقەت بەم شتانە هەر بێگومان نەخێر ناوەڵام بۆچی بۆ شیر دڵت دەسووتە شیر سیرکە بە تایبەتی لە 6 مانگ 4 بۆ 6 مانگ یەکە مناڵ هیچ شتێکی تر ناخواتەنها شیرەخوا لەبەرەوە ئایا تۆ ئەو شتی کە مناڵ گەورەترین و حساسترین مەرحەلەی گەشەیەتی تۆ لەو کاتەیە شتێکی بیتێک کە خراپێک کەواتە مناڵەکە هەموو ژیانی خراپیانی چی شیرێک خۆی ستاندەردی عالەمی هەیە کە دانراوە بۆ شیرکە بێ پێگاتەکانی چیتیابە کۆدێکسێک کە ساڵانە WJ و فاو دەریەکە کە هەر لە پێگاتە گەورەکان و تا مایکرۆنیوترنتەکانە بێت تیاابێ ئەمانەی تیاابە لە ئەبێ خۆشی پێم پێکاتانە بێ ینی گەرەوەی تیاابێ باشە گرتیانە بێ گەرزدەرەری شیرە نام ناڵەکە تووشی نەقسە بکە مناڵ هەیە دایک و باوکی بهێنێ بۆلات بزانیت کە ئەمە بۆیە تووشی ئەم بەد خۆراکیە بۆ شیریان بۆ کڕیوە بەڵام شیرەکە ئەو خۆراکە نەبووەکە بێگومان زۆر زۆرە ینی ئەمە ڕۆژانە نەک هەر بەدخۆراکی بە بڵین بە شێوەیەوەی کە کێشی کەم بێت بۆ منە تووشی کەم خوێنیە بێت تووشی کەمی ڤیتامینە بێ ئاستی زیرەکی مناڵەکە لاوازە بێ ینی زۆر شتی تر هەیە کە شەرنی هەرەوەی مناڵەکە خەپە بێ بل ئەکەس شیر هەیە چکە بەس شەکر و مادەی بڵین زەرەکی تیا دروست بەکارهێنراوە مناڵەکە زۆر خەپە و جوانە بە زایری ئەڵێ وڵی دکتۆریان بۆ مناڵەکانم ئەی بینیە بەڵام کە ئەچیتە سەر پێگاتەکەی مناڵەکە تووشی کەم خوێنیە کا تووشی نەقسی میناتێکانی تووشێنەوە عشقال کێشەیە یعنی بۆ نمونە بازۆڵەی خڕۆڵە بێت و گوپی و لەبەرەوەی شەکرێکی زۆری تیا شیرەکە کە نابێ ئەم شەکرە زۆری تیاابێ شیری ڕێکوپێک ئەبێت چۆن تەغزیی مناڵەکە بکە بێت چی و چی تێدا بەڵێ خۆی هەمووی ڕێژەکان دیاریکراوە کوتم کۆدێکسێ عالەمیان ئەم کۆدێکسە بۆ هەیە ڕێژەکان ئەو ستانداردی کۆدێکس نەبێ هەیە زۆر هەیە و هەیە دەستکاری ئەکرێ بۆن منە بۆ لایانی طبی ئێمە شیری طبیمان هەیە کە بناڵێک گەشەی لە دوابێ بۆن مە پرۆتینەکەی زیاکەی بۆی پێویستمان پێێتی بەزە بێ بزانین ئەمە چۆن زیاکرێت لەسەر ئاستی ماوادەکانی تر و ئایا ئەم شیرانە کێن بۆ منە من پێپەرێکم لە بەردەماوەکو دکتۆر من ناتوانم تحلیلی و شیرە بکەم کە بزانم ڕاستەکەیانە یعنی بە مناڵێ پرۆتینی ئەوە نەتیایە بەڵام ئایا ئەمە لێکۆڵینەوەی لێکراوە کە ڕێک ئەوە نە پرۆتینی تایە ئایا ئەم پرۆتینە ماوادی ترمانە ئێستا بۆ منە تێستی میلانین فری هەیە میلانین مادەیە کە های نایترۆژینە ئەگەر لە شیرە من فەحسی کەم یعنی شیرەکە لە بەرەوەی های نایترۆژینە بە غەڵەت بۆن دەرەچێت کە ئەمە پرۆتینەکەی زیاترەکە ئەم مادەیە بەکارێنن کە ئەمە لەوانەیە مناڵەکە تووشی بەردی گورچی لە ئاکات تووشی ئەنوا عشقال کێشەی تریەکە یعنی شیر هەیە بۆ نمونە شیری طبی نییە کەچی ئەم دەستکاریش کراوە بڵێ ناڵم بەو مەوادانە بۆیە ئەبێ زۆر ئەساسە لێکۆڵینەوەی لێکرابێت کە ئەمە میلامین فری بێ یعنی تیان نەبێ بەس ئەگەر ئەو تستی بۆ نەکرێ کەواتە گەر و مادەیەشان بەکارێ نابێ و زەرەکە بە مناڵەکە گەێنێ و ئێمەش نازانین یعنی مەسەلەن بۆ نمونە هەفتانەکە مناڵ ئەهێنن بۆلات حاڵەت زۆر ئەبینی کە دافعی نەخۆشیەکەی دافعی گەشە نەکردنەکەی دافعی زۆر سایدیفکت لە مناڵەکە بینیت هی شیرە زۆر یعنی ئێمە وەکو خۆراک بۆ بە دیاردەیە دیاردەیە من خۆم چکۆکو پسپۆری خۆراک زۆربەی ئەو کێشانەی یعنی ئەو کیسانەی کە هەمە زیاتر ئەو مناڵانن کە مشکلەی بەدخۆراکیانیان کەم خوێنیانیان کێشێکیانەیە کە بۆی خۆراکەوە توش بووە وەکوتم خۆراکی شیر لە شەژمانی یەکەمە خۆراکی سەرەکیە
و دوای ئەوە هەر تەواوکەرە تا 2 ساڵ خۆت زانای پێویستێکی سەرەکی مناڵە لەبەرەوە ئەگەر شیرەکەی کێشەی تا بێ بێگومان گەشە و یعنی پەرفۆرمانسی مناڵەکە کێشەی باش ئەمە هەر ئەو بۆ نمونە مناڵە تاوەکو 2 ساڵ بەم شیرانەی کە تۆڵی پێکاتەکەی خراپە پەروەرداکرێ دوای ئەوە ئەگەری چاکبوونی هەیە یا نەخێر ئەگەری هەیە بە مزمینی کاریگەری خراپی لە بەداخەوە چکە ئێمە ئەڵێن یەکەم 1000 ڕۆژی تەمەمانێ لەسکی دایک و دەست پێکات تا دوای ئەوەی کە مناڵەکە گەشاکە ئەمە زۆر ئەساسە ینی زۆر زەڕوریە بۆ گەشەی مناڵ چکە هەم مێشکی هەم جستەی یعنی مناڵێک کێشی لە دایکبوونی بە 4 مانگە بێ بە دەبڵ بە ساڵێکە بێ بە 3 ئەوەنە ئەمە بێ لەوەی کە ئاستی IQ پەرمە ینی 3 ساڵی یەکەمی تەمەەن ئێمە ئەتوانم بڵێم IQ زیرەکی و هەموو شتێکی مناڵ لەو تەمەنیا بەرهەمێت ئەگەر تو ئەم 3 ساڵت لە دەستچوو بە هیچ شتێک تعویز ناکرێت دەمانەوانی میلەتێ لە ڕێگەی شیری خراپەوە دەبنگ بکەیت طبعاً مەسەلەن وا لێ بکەی گەشەی عەقڵی سست ماوادی تر هەیە ینی وەکو دایۆکسین هەر ئەوەش تستێکە کە بێ بکرێت دایۆکسین فری بێ بۆ نمونە ئەگەر دایۆکسینی تیاابێ ئەم دایۆکسینە لە چۆریخانەکانە 7 بۆ 11 ساڵە منێتەوە دایۆکسین خۆی تووشی سەرەتانیەکە لە کۆندامی زاوزێت یعنی مشکلی بۆ دروستەکە کۆندامی بەرگری کێشەی بۆ دروستەکە یعنی تۆ لەوانێت مناڵەکەت گاتە تەمەنێک تووشێنەوە کێشە بۆ نەزانی شیر هەیە ئەمەشی بێگومان ئەگەر دایۆکسین فری نەبێ دایۆکسینەکە لە چۆریخانەیە هەڵەگرێ و کە دوایی لەوانێت تووشی شێرپەنجەی کا تووشی ئەو کۆشتانی کەوتم کۆندامی زاوزەی بەرگری مناڵەکە هەمووی تەسیری تێکرێ بە مادەی کە ئەگەر تەرکیزی نەخراپێتە سەر ینی لە شیرەکە و کۆنتترۆل نەکە